ئێمە ئەمڕۆ کۆربەندی ژنانمان هەیە کە پرۆژەکە بریتە لە بەشداری هاوڵاتیان لە پرۆژه یاسای بودجە و دیزاینکردنی لە پرۆژە خزمەتگوزاریەکانە. ئێمە ئەمانەوێت ئەمڕۆکە پەیامی ژنان و ئافرەتان لە هەرێمی کوردستان بە تایبەتی تەرکیزمان لەسەر پێکاتە جیاوازەکانە لە هەرێمی کوردستانە، چونکە ئەمڕۆ لەگەڵمان پێکاتەی کریستیان جوو زەردەشتی سابی ئەیمەنداوی شەبەک و ئێزیدی لەگەڵمان بەشدارن. ئەمانەوێت داوا و داواکاری ئەوان لە کابینەی داهاتووی هەرێمی کوردستانەوە لە پرۆژە یاسای بودجە وەرگرین و لە ناو پرۆژە یاسایەکە جێبکەینەوە. ئەمانەوێت بزانین ئێستا ڕەوشی ئەوان لە چ بارودۆخێکەوە چۆن کار بکەین بۆی ڕەوشیان بەرەو دیوێکی باشتر بەرین. ئێمە ئەمڕۆکە تەرکیزی ئێمە بە تایبەتی ئەمڕۆ لەسەر پێکاتەکانە ڕۆڵی ئەوان چێلەکەمکردنەوەی تونند و تیژی لە دەستدرێژی سکسی لە بەشداری سیاسیان لە بەشداری ئیداریان لە هەرێمی کوردستانە، هەروەها داخوازیەکانی ئەوان چییە لە پرۆژە یاسای بودجێ. ئەمە ئەمڕۆ بۆ یەک ڕۆژە چکە پێشووتر دوو هێری سیشنمان کردووە و ئەمە کۆربەندێکە لە هەنکاو کۆربەندێکی تر لە ناو هەولێرەکرێت تایبەتە بە ژنانی هەموو هەرێمی کوردستان. تەرکیزی ئەمڕۆمان زیاتر لەسەر پێکاتەکانە، ژنانی پێکاتەکان لە هەرێمی کوردستان.